لروجا جیهانیا رزگتنه لکارمندین آلیکاریان نتوینی گرتی داخوازا آگربستی لسوریا دکا. حکومت ترکی 38,000 زندانیان آزاد دکا حتی جه تاوانبارن کودتای دی زندانان دهبا. و هفدم اولمپیکان لبرازیلی پیکره حضرت مسیح لریو سرنجا گشتیاران راد کشا. سلام گرموی وین دمن خوش دیگل کورد کنکشن. کورد کنکشن همون روزانه چی هنی و سه شموان لبشی کردی دنی امریکا و آماده و پیشکش دکریت و لکنالی NRT و راست و خو پخش دکریت. امرو هینی روزی جیانی کارمندانی کمک مروایتیکانه. نزیکی 130 میلیون کس لقیران دادجین. روزانه روبروی سختی دبنوا و کارنامه نتوی گرتوکان بمروایتی هیوایک با جیهانی چی باشتر دابین دکات. ڕۆژی جیهانی بۆ کارمەندانی کۆمەکە مرۆڤایەتیەکان ڕۆژێکە بۆ ڕێزگرتن لەو کارگوزارانەی لە پێناو مرۆڤایەتیدا کار دەکەن هەروەهاش بۆ بەرزڕاگرتنی ناوی هەموو ئەوانەی لەو پێناوەدا گیانیان بەخشیوە. گرانیان شەڕ و هەفچوونان و بەردەوامی پێدانا کردارên تێرۆریزم و تند و تیژیان قربانی هر سرکی خلک سویلر لدم ارک هوار هاتن و گهاندن آلیکاری مروانی کفتی سرمل کارمندن هوار هاتنه امین ریپری آستانگ و آلوزیان دبن و گلک جاران جیان خوش دست دادن وکو اوانه حال سوریه چه دبد. ما کمبونک زور کرد هبود گل تیما تایبت یا آلیکارین مروانی. من ده صلاة خوب کار اینا بو راگرتنا کمبونه جبرکو مچه دلیوین آلیکارین مروایتی ندیتن. صبحی روژا جیهانی آلیکارین مرواتیه او عمل سوریا دبینین کشتنو تو باران کرنو ویرانیه. لیت مهکه دا یک کاروانی آلیکاریان نگهشت خلک دور پیچ گیری. شرن تیره و کریارن تیروره دجی همو بخواین مروانی رات وستن و سیویل و چکدارن جگ جدا ناکد و حتی کو لزارو کان نابورد لورا نتوین اگرتی داخواز آگربستکا دمو دست لحلبه دکه. ما داخواز اب کمانیا 48 ساعت آگربستی کر دابشین کارکی باش لحلبه بیتا کرن 48 دم جمیر و در فتح بدن دا کوالیکارین مروانی پریا کاستلو بگهن همو خلکی حلبه. کارمندین هوار هاتنه و رخراوین خیرخوازی و چالاکبانین کار سیویل لچندین ولاتین جهان وکو کمارا اسلامیا ایران و کوریا باکور و سوریه ریپری گیر و گرفتن گراند بن که حکومت بو ریپری بون آوان گرتی خانین خوب فرح دکن و شیوازین اشکنجدانی ین بترس بکار دینن وکو گرتی خانه سیدنایا یا سوریه. سیدنایا گرتی خانه کا بدنگ و بدنگی که بترسه گرتی نکارن بدنگی که بلند به آزادی باخفن هر کسی دنگی وی بیت اشکن زدان وقت لی دخل الاکل لدما خارن اینان ده حز دکر شره چند کسی جه زندان درخستن و اسکنجه دان مروف به دست خود لرزه زیده تر جه 17,000 گرتیان لدم 5 سال بوری لزندان سوریه و جوانا یا سیدنایا که اگر اشکنجدان و اگرندی جانا خوش دزدان و اول لگو راپورتکانی یا امنستی انترنشنال. Overall, everything about Sidnaya prison باوای که گشتی گرتی خانه سیدنایا زندانیان ویرانده کرد و روش زحمت شواز نشکنجدانه و بیرز کرنا گرتیان تینه انجام دان اوین درد کهون تک دچن او جی اگر در کهون نتوین اگرتی روژا 19 ماه طباخه به روژا جهانی یا کارمندین هوار هاتنه و چالاکوانین سویل ناف کریه و کورزگرتن بو کاریوان. جبری 7 سالن انجمن گشتیان نتوین اگرتی افروژه دست نشان کرد که 17 دیگر روژا تقاندنا بارگاه نتوین اگرتی لبغدا لسال 2003 خالد فتاح دنگ امریکا. بله ایرو روژا جیهانیا آلیکارین مروانیا روژا کاریا جبو کم کردن نهشتنا درد مروانی لهمان دمجی او روژا که جبو ریزگردنی لکارکرو خواه بخشین لریزا پیشین یا ارکن مروانی. نواف عاشور یک جوان خوابخشان بو آلیکاریا خلکی خوی در بدری شنگالی کری نوافت بخیر هاتی سپاس جبو هات نتا اتزانم تو خلکی شنگالی تو خود در بدر بوی تو الکامپی شاریا بوی ولی همان دمجی تشیا تو آلیکاریا خلکی خوابکی تکاری یعنی او چاوه تکاری بش ملا بیجی ویروجت هیبت از دستخوشیل همو پنابرا همو لايك همو كارجيريات كم ات كم مساعدة كخلقيت كن كارجيريا خلقيت كن
لكردستاني بالأخص الدهوك ما بنابر قلق هينا بترين بنابر لوان منطقة النوبرة فرماني أو قلق هاري كاري هاتينا كرن إيش خلقك يويدريرا بس أفدو سال بورين يعني تقريبا أو بيتشا كيم بويا بس وكو خو بخش الأوكار ما هموك خلقي هموك بس مثلا وكو منظمات يدير خلقي هموك مساعدة زعما تبخوش قال عندك وان رخصتيا كارت قال وان رخصتيا بوم وكو بنابر الجن آيو إيمي جماعة منظمة ناو دولتي هجرة ناو دولتي بوم قال لك جروباتي دي محليها بون ما هاري كاري خلقك كيرات كر وكو مثلا مساعدات الناجيات مساعدات خلقك وكو برنامجي يعني تعليمي او تشتانا ما بكارتانين بله نواف مدفيت مش مرابيج يعني جمالك ما زنا بنابرا دردكي مروفاني ما زنا مشين بجلد دفري بيدا ابو اما ذكرنا وان كارمان داچكو الى روجا كتابات جبوان كو مرفرزيل وان بقتنو كاري وان ببيروز بزانتن اما ذكرنا وان تشاويا يعني الهريمه كردستاني او اما ذكري بنكو بكار من الي كاري خلكي بكن النوبركي اما ذكري بون يعني وان قال كاري هاري كاريش خلقي راكيرو قال خلق هي مثلا ممنونه خاصه الهرشش مانجي بريه كاريتي وان قال وكو مثلا او منظمات الناف دولتي ويان محلي هموك بكاري خوب يعني خلقي منطقه يجي او كاري خو اذكر بس حالي حاضر ام اكملوي تشتي نيري ام بيجن احتمالا 5 درجه حتى 10 درجه او هاري كاري كيم ويلينا نبو روجك ونبو شمانجك وند مانج او ابونا دوسال يعني جابوا تقريبا قرص بو او هاري كاري بو خلقك يعني زيد ابو روشا كامبان بش دو صالات بيجي خراب ترجبركو الي كاري جوانا كيم بوينا الي كاري هلبتي نتوين ايغرتي ورخصين جاني بوينا طبعا او هاري كاري كيم بوينا روشا خراب ترى وكو مثلا كامبا يعني تشد بيجن خدمات مثلا هو او كهرباء او من برادر هين او كامبا من جي خولا او كامبا بوم يعني مشكله كي زور ما لا خاصه او كاتي سال الكهرباء يعني مثلا كامبا هي 6 ساعات احتمال كهربتينا بلا او قرمانه او هر وسانه يعني كامبا جواز لكامبا بس بترين ما بترين الشانس ده بترين الشانس ده كامبا اللي هو كابتنيه بله او منطقه از بيجي بسر وكو قوتي بسر قواتا وان منظمات نواف اتزانم نتوين قرتي في الكلابنا او زيدي طاقه حكومه يا بغداد يا نتوين قرتي في كاير عاده نتوين قرتي جي او كيم دكاتن بس من ابو لفي روج عم بحث عني بكين ك آمادەکاریین نەدەوێنێ گرتی دوێ هەرێمی چوانە بەتایبەت کوونەها بەحسی هەندی هەیە بترپە نابەربێن لە دەمێک و شەڕی مووسڵ دەنگ هەیە و شەڕی ڕزگارکردنە مووسڵ دەست پێ بکاتن. طبعا يعني وكو انه حالي حاضر كان منظمه ما هي نويد هاري كاريا خلقيت كن تقريبا بلاني خو بو بنابري موسل داني امثاله يعني بلاني خو نبو بنابري خلقي شنغالي او خلقي مثلا يدير بلاني خو بو او سالا نو دانيا اوجي مشكله يعني مثلا تو هر او بنابرا هر وكو عدد كيم نبوينا بترزيده ترد بن واوانجي وان منظمات خلق احتمال بارا نبي احتمال تشتغل وقوتي سرقه وتوانجي كتيا بله الكيبة شوان وان رخصتين نفنتوي كاريجريها يعني بتر كاري ديكت الهريمه ما رخصتين ناف دولتي هي رخصتين محليا رخصتين ناف دولتي وكا يو ان يكا يونيسيف يكا اي ام يكا افا المحلي يجي ما هينه مثلا وكو كاري خود كنا نواف قال لك سباز استخوش قال لك ممنون دائما نواف عاشور بزاف كاري از دي شنغالي ميفاني كورت كونكشن بو وكار بدس لكومارا اسلاميه ايراني بشتراس دكن كو فروكن شريين روسي بنجهي همدان لبنجهي متان عطينا دانين فروكن روسي جي بنجهي دفرنج بو لدانا كومالين لدجي رجيم اسد شمارك اندام البرلمان الايراني يجي خواستنا كومبونكا تايبت بكنج بو وي بحثي يعني بو مجاري لهم عندم جي كاربسكي امريكي دي بيجا او كاري روسي لديجي بريارين نتوين يقرتيا هەواڵی بەکارهێنانی فڕۆکەخانەی سەربازی نۆژێ هەمەدان لە ئێران لەلایەن رووسیاوە بۆ بۆمبارانکردنی ئەو ناوچانەی لە سووریا کە ئێران و رووسیا بە ناوچەی ژێردەسەڵاتی ترۆریستەکان ناوی لێدەبن کاردانەوەی زۆری لێکەوتوێتەوە.
بە پێی بەندی 146 یاسای بنەڕەتی ئێران دامەرزانی هەر چەشنە بنکەیەکی سەربازی بیانی لەناو ئێران تەنانەت بۆ مەبەستی ئاشتی خوازانە ڕێگە پێنەدراوە. هەروەها لە بەندی 152 داوتراوە ئێران ناتوانێت بە هیچ شێوەیەک بەڵێنیەک بەرامبەر بە جلهێزە جیهانیەکان بگرێتە ئەستۆ. ئۆپۆزیسیۆن و ڕخنەگرانی ناوخۆی ئێران بەپێی ئەم دوو بەندەی دەستوری بنەڕەتی دەڵێن ڕێگەدان بە رووسیا بۆ بەکارهێنانی بنکەی سەربازی نۆژە و نیشتنەوەی فڕۆکە سەربازیەکانی ئەو وڵاتە لەم بنکەیە دژی یاسایە و دەبێت کۆتایی پێبێت. لە بەرامبەردا بەرپرسانی کۆماری ئیسلامی و لەوانە عەلی لاریجانی سەرۆکی پارلەمانی ئێران دەڵێن ئەمە دەرەنجامی ڕێکەوتنێکی نێوانی ئێران و رووسیایە و بە مانای دامەرزانی بنکەی سەربازی هێزێکی بیانی لە ئێران نییە. حشمەتوڵڵا فەلاحەت پیشاش یەک لە نوێنەرانی پارلەمانی ئێران دەڵێت ئەم هاوکاریە بەردەوام دەبێت و دەچێتە خانەی تریشەوە. ئەم هاوپەیمانیە نوێیە سەبارەت بە سووریا تەنیا دەستپێشێکە و ئەگەری باڵکێشانی ئەم هاوپەیمانیە تەنانەت تا شەڕی یەمەنیشە. لە دەرەوەی ئێرانیش لەگەڵ ئەوەی ئۆپۆزیسیۆنی سووریا ئەم هەنگاوە وەک درێژەی دەستێوەردانی باڵی رووسیا و ئێران بۆ پشگیری ئەسەد لە وڵاتە پێناسە دەکەن ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکاش دەڵێت بە نیگەرانی چاودێری ڕەوشەکە دەکات و ئەگەری ئەوە هەیە بڕیاری ژمارەی 22 ئەنجومەنی ئاسایش نێتەوە یەکگرتوەکان بەم هەنگاوی رووسیا ژێرپێ خرابێت. It could very well be a violation of UN Security Council Resolution 2231. بەکارهێنانی خاک یا تەنانەت ئاسمانی ئێران بۆ مەبەستێکی سەربازی بە پێی بڕیاری 22 ڕێگەی پێنەدراوە ئێمە پێماون وایە بەکارهێنانی بنکەی سەربازی ئێران لەلایەن رووسیاوە لە ژێرپێنانی بڕیاری 22 بەڵام سرگەی لاورۆف وەزیری دەرەوەی رووسیا دەڵێت رووسیا تەنیا ئەو بنکە سەربازیە وەک پێگەیەک بۆ هەڵساندنی فڕۆکە جەنگەکانی خۆی بەکاردێنێت. نردنی فڕۆکانی ئێمە بۆ بنکەی سەربازی لە ئێران بە هاوکاری کۆماری ئیسلامی و دەسەڵاتی یاسایی سووریایە. ئێمە بە هیچ شێوەیەک بڕیاری 22مانە ناوەتە ژێرپێ چون ئەم فڕۆکانە یان هیچ کەرستەیەکی پەیوەندیدار بەوانەوە بە ئێران نەفرۆشراوە یان پێی نەبەخشراوە. لەلایەکی ترەوە چاودەران دەپرسن ئەم هاوکاریە چڕوپڕی ئێران و رووسیا لە کاتێکدا کێشەکانی نێوان تورکیا و رووسیاش کۆتایی هاتووە چەند دەتوانێت هیواکان بۆ دۆزینەوەی ڕێگەچارێکی سیاسی بۆ قەیرانی سووریا زیاتر بکات. شاهد علەوی دەنگی ئەمریکا. ئەڤگەرن عێراقی و سیڤیلن دەڤەرین ژێر کۆنترۆلا کۆمەڵە دەوڵەتە ئیسلامی داعش لە باژاری مووسڵی و دووروبەر دەڕەڤن دەبێژن ورە و هیڤیا ملیتانی نوێ کۆمەڵی نەمایە لە دەمێک و ئەو دکەڤە ژێر فشارن لەشکری ئەوروها سا دەبێژن ملیتانن بیانیژی ژناف داعش دەڕەڤن. کەسن ji deverên bên kontrola Daeş lê başûrê Mosul direvin, didin zanîn ku moralê Daeş êdin nema wekû berê xurt te ji ber fişara leşkerî ya li ser grûpê. Wan her wesa got ku şervanên biyan nemane. Ev demeke çi şervanên biyanî nabînin. Hemê revîn, piraniya wan parên xwestandin beref Sûriya û Lîbya veçûn. Penaberên li kampa Dîbegê li Herêma Kurdistanê li ser zehmetiyên jiyana xwe de axivin. Piraniya zehmetiyên ew li rastên ji şerê li Mosulê ye û her wesatên du tujiya Daeş. Li çemehên destpêkê da çi nebû, lê piştî du mehan ew derbasî malan bûn. Xelek digirtin û ser jê dikirin. Piştî wê wan kaxeza biçûk bo malbatan hin hartin têda nivîsî bû ku ew kesê di malbatê da hatiye kuştin. ئەو gelek digelme xirab bûn. Demê hejde Şêx Faris û nejan hada mezrandin, Daeş tundtir bûn digelme. Wan got ku ew demek bû wan av, gaz û elektrîk hebû. طبعا هم كان عندهم خوفان يعني جربناهم. Helbet ew ditirsin, me jî ew tirs dît. Demê me ew li ser cadê dîtin. Gundek li nîzîkî me hate rizgar kirin. Lê dîsa wan got ne me ji malê xwe derkevin. Ji ber ku em mayîna li malên hewe veşêrîn. Daeş êdî namîne, ew ê bi dawî bên. Ez supasiya Serok Obama dikem û her du rûyên wî maçî dikem. Wan her wesadan zanîn ku ew karibûn pêşketinên hêzên hikûmetê bibînin ji ber ku Daeş satelayt û televîzyon qedexe nekirin. Wan got tevî ku hindek çekdarên Daeş baş bûn digel wan, dîsan qedexe li ser têkeliyên civakî hatibûn danîn. Demê Daeş nû bajar desteser kir, wan pare û xwarin dan xelkî. Lê eger te alîkariya wan qebûl kir, wate tu digel wanî. Çekdarên Daeş gelek dever li Iraqê ji dest dane û dibin fişareka mezin dane ji aliyê hêzên Iraqî û Kurd. Her wisa hêza çekdarên Daeş li Mosulê hêdî hêdî heldiweşe. Me hîviya xwe li ser Xwedê danî, çi tiştê hebû me dixwar. Min ji zarokên xwe digot eger xwar nav me nebît,
چ جار خەلکی نەخوازن ئەم دی دەستی خۆ دێدانە. Li gor Ajansa Penaberaniya Neteweyîniyê girtî ji meha sê de nêzîkî 45,000 kes koçber bûne û di van çend hefteyên borî de 4,000 kes gehiştine kampa Dîbegê. Ravindowski, Dengê Amerîka. دوابدوای ڕزگارکردنی ژمارەیە ناوچە لە دەستی تونڕەوانی دەوڵەتی ئیسلامی لە پارێزگای سەلاحەدین، تێرۆریستانی داعش تاکتیکی نوێ و لە شەودا بەکاردێنن بۆ هێرشکردنە سەر سەنگەرەکانی هێزی پێشمەرگە. بەڵام وەک پامنەری دەنگی ئەمریکا دەڵێ پێشمەرگە ئامادەی خۆی هەبووە و لە بۆسەدا بوون بۆ ئەم هێرشانەی تێرۆریستان و توانراوە شکست بەو هێرشانە بهێنرێن. ماوەی هەفتەیەکە داعش بەردەوامە لە هێرشکردنە سەر ناوچەی زەرگەی کوردستانی سەر بە پارێزگای سەلاحەدین بۆ کۆنتڕۆڵکردنەوەی ئەو ناوچانەی کە لە دەستی داون. بەڵام پێشمەرگە ڕێوشوێنی سەربازی توندی گرتووەتە بەر و سەرجەم هێرشەکانی داعشی تێکشکاندووە. دووشەوە دیارە داعش هێرشەکات سەر سەنگەرەکانی پێشمەرگە بە توندی وەڵامیان داتەوە. دوێنێ بۆ لە سەعات دەی شەوە دەستی پێکرە تا 1:30 شەڕ بەردەوام بوو. هێزی پێشمەرگەی کوردستان داعشی بەزان و بە توندی وەڵامیاندانەوە و جەنازەی زۆرش لێکەوتووە ئەم شات جەنازەکانیان بردێتەوە. ئێرە زەرگەیە داعش زۆر جالێر و هێرشەکە بەردەوام ئێمەش متابعەیانەکەین چەند جارە تێکشێنراوە لێراکەش ئێمە بەردەوام متابعەیان دەکەین. چەکدارەکانی داعش بۆ خۆگەیاندنە سەنگەرەکانی پێشمەرگە زۆربەی کات لە شەواندا و لە ڕێگەی بەلەمەوە لە ڕووباری زەرگە دەپەڕنەوە و پێشمەرگەش سەرقاڵی تونند و تۆڵکردنی سەنگەرەکانی و چاودێریکردنی ناوچەکانی ژێردەسەڵاتی داعشە. داعش لە دووز و لە شوێنەکان تر هەمویانمان ڕاوناوە هاتوونە بۆی سنوورە و دوای جاش لە تکریت و ئەمانەوە عینە ڕاونەراون هاتوونە هەمویان هەلێرانە خۆیان حەشارداوە. ئیستاگاوەتان لەو بەرئاوەکەوە لێەوە ینی حساوە لە ئێمەوە دیارن. خۆشبەخشانە ئێمەش ئەم سنوورەمان پاراستوە و ئەوانیش ینی دایمەن لە هێرشکردناتان و دایمەن لە هجوومکردناتان و شەوانە ینی دێن لە ڕبای پێشمەرگادن و تەقاگەن و هاوە نەگرن و ینی زۆر شت دەکەن یەشتانە ماون. تا ئێستاش ناوچەکانی خۆرەڵاتی زەرگە لە بندەستی چەکدارەکانی داعشدان و لەو ناوچانەوە پلان بۆ هێرشکردنە سەر سەنگەرەکانی پێشمەرگە و حەشدی شعبی لە دەوروبەری خورماتوو دادەڕێژن و هەوڵی کۆنتڕۆڵکردنەوەی ئەو ناوچانە دەدەن کە پێشتر لە دەستیان داون. هەتا چەند مانگێک لەمەوبەر ئەمە بارەگای سەرەکی داعش بووە وەکەوەی کە دەبینین ئەوە لۆگۆی ئاڵاکەی داعشە. بەڵام لە ئێستادا تەواوی ئەم منتقە لەلایەن پێشمەرگەوە کۆنتڕۆڵ کراوە و داعشی زۆربەی شەوەکان هێرش دەکاتە سەر پێشمەرگە بۆ کۆنتڕۆڵکردنەوەی ئەم ناوچەیە. بەڵام لە ماوەی دووسێ شەوی ڕابردوودا پێشمەرگە توانیوێتی بەرپەرچی هێرشەکانی داعش بداتەوە. دڵشادەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک. مەراسیمێکی تایبەت بۆ سیان لە قوربانیەکانی تەقینەوەکەی ڕۆژی پێنجشەممەی شاری ئەلاسق لە تورکیا بەڕێوەچوو. لەو مەراسیمەدا کە لە فڕۆکەخانەی ئەلاسق بەڕێوەچووە تەرمی هەرسێ ئەفسەری پۆلیس یوسف کەنعان مطلو، سەرحەد ئۆستورگ و ئەلڤان ئۆزبی نەردرانەوە بۆ زێدی خۆیان. لەو تەقینەوەیەدا کە بارەگای سەرەکی هێزی پۆلیسی لە شارەکەدا کرد بۆ ئامانج بەلانی کەم 5 کەس کوژراون و زیاتر لە 146 کەسیش بریندارن. هەر ڕۆژی پێنجشەممە دوو تەقینەوەی تر لە تورکیا ڕوویان داوە و وەک کاربەدەستان دەڵێن 14 کەس کوژراون و زیاتر لە 220 کەسیش بریندارن. دەسەڵاتدارانی تورکیا لۆمەی ئەو تەقینەوانەی لە ئەستۆی پارتی کرێکارانی کوردستان ناوە. حکوومەتە تورکی بڕیاردایە 38,000 گرتیان ji زیندانە ئازاد بکە وەک بەشێک ji ڕەوشە ئاوەرتە لێ وڵاتی دیارە ئازادکردنا وان گرتیان بە مەبەستا هەندەیە جه ji بۆ تاوانبارên کودەتایە لەشکریە نەسەرکەفتیە 15 مەها بوریبە.
بدهان مالباتên girtiya li derve girtîxaneka bi xurtî hatiye ewlehkirin, nêzik 8 kîlometre li Rojava İstanbul dûr, li roja çarşembê li hîviya nûçeyeka xweş bûn, derbarê xweşteviyên xwe ku dihatin azad kirin. Ev jî hemî ji ber qanûneka nû ku rêyê dide azadkirina nêzik 38,000 girtiya. Di navbon malbatan da li derve girtîxana Silivri, Hilmî Başaran bû, kurê Hilmî li temenê 19 salî de hate girtin û bi maye 21 salan ji ber leşfirûşiya seksî hat bû hukm kirin. Cezaevinden oğlumuzun çıkmasını bekliyoruz. Em nihel benda kurê xwe ezîzin. Em gelek kêfxweşin. Ez nizanim ji keyfa da êdî çi bêjim. Azadkirina van girtiya ji ber kêmkirina girtiyên giştê welatê Tirkiye heta cih betal be bu hizaran kesên niha hatîne desteserkirin, piştî vekolîn hatin kirin li ser darbeya leşkerî ya têkçî li meha Bûrî. Liseyi bitirmişti. Kurê min bi temamî ji xwendinê xelas nebibû. Lê ji ber van kêşeyan ew nikarî bû. Li zîndanê wî rêveberiya karsazî xwend û herdem serkeftî bû. Êdî neşim çi bêjim. Biryara hikûmetê ku li dîv rewşa awartê hat, dihêla girtiyên ku 2 sal û kêmtir ceza birîne, ji zîndanê bihêne derxistin û girtiyên ku nîva cezayê xwe temam kirîne, bihêne azad kirin. Lê ew biryar bi her girtiyekî dest nade, wek kesên bi tawana kuştinê, tundutîjê navmalê û destdirêjkirina seksî, an jî karê terorê li dijî hikûmetê hatîne girtin. Her wisa tawanên piştî yekê meha hefte tîrmehê nikarin sûdê ji vê biryara hikûmetê wergirin. Bircan Öztekin ya 60 salî pîra Umut ew jî li dervê rawstaya ji bo agahiyan li ser berdana neviyê xwe. Qewiştûn deme. Demê em bigehîne hev û ez wî azad bibînim, bo min xem nake ez bijîm an bimirim. Têdgehî bo min xem niye ez bimirim. Min ew xudan kiriye, wî bav nebû. Min ew xudan kiriye. Hêj diyariniya kengî girtî dihên berdan, lê malbat li pêş girtîgehê çavarê dimînin heta bigehin hezkiriyên xwe. Herêz xendan دەنگی ئەمریکا. شەڕێکی قورس ڕوویداوە لە هەرێمی تەعز لە وڵاتی یەمەن لە نێوان سێلایەندا. ئەم شەڕەی نێوان لایەنگرانی سەرۆکی پێشووی یەمەن و سەرۆڵداوانی حوتیە شیعەکان هەروەها شێزەکانی بەرەی ملی کە عەرەبستانی سعودیە پشتیوانی دەکا لایەنە بە شەڕچووەکان چەکی قورسیان بەکارهێناوە لەم شەڕانەدا. حوتیەکان دەبێتە دەخوازن کۆنتترۆلی شاری تەعز بکەن و زۆر جاری شەڕی قورس لەو ناوچەیی یەمەندا ڕوویانداوە و وەک سەرچاوە ناوخۆیەکانی وڵاتەکە باسی دەکەن بە سەدان خەڵک لەو شەڕانەدا کوژراون. لە ژمارەیەک لە شارەکانی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکادا پەیکەر بۆ دۆناڵد ترامپ دانراوە. هەتا ئێستا هەرگیز ترامپ بەو شێوەیە نەبینراوە کە بۆ مایی سەرنجی خەڵک لەو شوێنانەدا. پەیکەرێکی ڕوت و قوتی ترامپ بە قەبارەی خۆی لە شارەکانی سیاتڵ، نیویۆرک، سان فرانسیسکۆ دانراون و ئەم پەیکەرەش لە کاری ژمارەیە چالاکوانە کە پێشتر دژی دید و بۆچوونەکانی ترامپ بوون، وەک لە ڕاگەیانەکەشیان داهاتووە هیوادارن کە هەرگیز ترامپ بەهێزترین دەسەڵاتی سیاسی و لەشکری لە جیهاندا وەرنەگرێت. و دیارە ji bo gelek dengderan helbijartinên Serokatî Amerîka ev sal di nêvbera Donald Trump yê Komarî û Hillary Clinton ya Demokrat da dê bijare be di nêvbera namzedekî soza guherînan dide û namzedekê karî dike ji bo tenahiyê. Em ê berê xwe bidinê ka çawa ev dû pirs ketine nav kampênên Berêkaniyê ji koşka spîra. هیلاری کلینتن لەگەڵ جۆ بایدنی جێگری سەرۆک لە پەنسەڤێنیا هەڵمەتی هەڵبژاردن دەکات و پشتیوانی کلینتن لە بیرروڕاوەگرتنەکانی ئەم دویانە بەرز بووە بە شەکی لە بەرمەترسی دەنگدەران سەبارەت بە لێهاتووی دۆناڵد ترامپ بۆ بوون بە سەرۆک. هیچ گومان لەوە دانیە کەوا ترامپ لە ڕووی شێوازی ڕەفتارەوە ڕاڕایە و بە تەواوی لێهاتوو نییە ببیتە سەرۆکی ئەمریکا و فەرماندەی باڵا. بیرڕاوەگرتنەکانی ئەم دوایان نیشان دەدەن نێزیکەی یەک لە سەرسەی ئەمریکایەکان وا باوەڕدەکان ترامپ لە ڕووی ڕەفتارەوە لێهاتووە ببتە سەرۆک. لە کاتێکدا نێزیکەی 6 لە دەیە وا باوەڕدەکان کلینتن لێهاتوو بێ. ئەوەش نیشان دەدەن کە زۆر لە دەنگدەران متمانە بە کلینتن ناکەن بە سەرەکی بەهۆی گومانەکانەوە سەبارەت بە بەکارهێنانی دەستگای ئیمێلی تایبەتی لە دەمی کە وەزیری دەرەوە بوو. ترامپ لە میانەی وتارێکی ئەم دویانە لەسەر سیاسەتی دەرەوە هەوڵیدا ڕەوشەکە بە دش کلینتن هەڵگەڕێنێتەوە. ڕوودا و دوای ڕوودا و ئەوە دەردەخەن هیلاری کلینتن توانای هەڵسەنگاندنی نییە، هەروەک بەرنی ساندەرز ئاماژەی پێدا و ئەو خانما کەسێکی هزر ناجێگیرە و ڕاڕای و ناتوانێت وڵاتەکەمان بەڕێوە بەرێت.
ترامپ دەتوانێت سوود لە خواستی خەڵک بۆ گۆڕانکاری وەربگرێت و نێزیکەی دوو لە سەرسەی خەڵک دەڵێن وڵاتەکە لەسەر ڕێڕەوێکی چەوتە، بەڵام هەردوو پالێورا و لای دەنگدەرانەوە بە چاوێکی نەرێنی سیر دەکرێن. نزیکەی 600 ئەمریکانەی پرسیارمان لێکردن وتیان تێڕوانینمان سەبارەت بە ترامپ نەرێنیە. هەروەها ئێستا نزیکەی 55 بۆ 56 ئەمریکیەکان بۆ چوونی نەرێنیان بەرامبەر بە هیلەری هەیە. بۆیە ڕێژەی ناپەسەندی هیلەری ئەوەندە بەرز نییە. ڕفتاری ڕاڕایی ترامپ لەم هەفتانەی دواییە وەک مەسەلەیەکی سەرەکی بەرز بووە بەهۆی بەرپاکردنی هەندێک ئیدعای گوماناوی و تێبینی و هێرشەکانی. سکات فۆلکنەر دەڵێت زۆر لە کۆماریەکان خوازیارن ترامپ شێوازی وتاری نەرم بکاتەوە و زیاتر تیشک بخاتە سەر هێلری. ترامپ ئێستا پێویستە خۆی بگۆڕێت، ئەوەش مانای میانەڕەوی یان پەلاماردان نییە. بەڵکو تەنیا ئەوەیە بانگەوازەکەی بەرفراوان بکات بۆ بەشداریەکی زۆرتری ئەمریکاییەکان. ترامپ جارێکی دیکە ئاڵوگۆڕی لە ڕێبەرایەتی هەڵمەتەکەیدا کرد بە ئومێدی سەرکەوتنەکی سیاسی، بەڵام گۆڕانکاری لە شێوازی هەڵمەتی مشتومڕاوی بە دووردانە. من ناگۆڕێم ئەوەی هەمووان باسی لێوە دەکەن، من ڕفتاری خۆم ناگۆڕم و هەر وەک خۆم دەمێنمەوە. کلنتن لە بیرڕاگرتنەکانی ئەم دوایانەی نیشتیمانی و لە ویلایەتە سەرەکیەکاندا پێشکەوتنەکی سەقامگیری وەدەستێنەوە و باشترین دەرفەتی ترامپیش بۆ وەگەرخستنەوەی هەڵمەتەکەی ڕەنگە ئەو کاتە بێت کە یەکەم دیمانەی سەرۆکایەتی لە درنگانێکی مانجینۆ ئەنجام دەدرێت. حیدەر کەریم، دەنجی ئەمریکا. هەفتەمێ ئۆلمپیکن هاوینێ لە بەرازیلی گەریدا وەرزشوان و کەسوکارێنان و هەروەسا کاربەدەستی نوێ بۆ یەرە وەرزشیە جیهانی ڕوودیکەن پەیکەری حەزرەتی مەسیح لەسەر چیای هەنداف ڕیۆ یا پایتەخت. پێکەری حەزەتی ئیساک و بچمەنتە و هەیسن وێ هاتیە چێکردن ئەو 85 ساڵانە و لە باژارە ریۆیی ji جۆر vەدەنێرە. دهری قەلەباڵغ دەم ساڵێدا 3 هەتا 4000 کەس تێن بوو سەردانێ. دەم ساڵێ نە قەلەباڵغ ژیدا نێزیکی 2000 کەس تێن. جی پێکەری حەزەتی ئیسا نێزیکی 20 دقیقە دووری پلاژا ناودایە ریۆ کە بۆ کەبانایە. پرانی هەرکەس بە تەلەفەریکێرە دەچن وێ جۆرێ گوبوهایەوێ 21 دلاره. وەختە مرۆ دگەیژە ڤر ئەو تەجروبەیەکی بەهام پەیە دەبێژە جاکلین دەمەلۆ کەچا خودی شرکەتێک و تەلەفەرێکی دەشخولێنن. ترکاری جوێ ژۆڕە هەمی باژار ببینی و ژە ساڵە 2007 ڤرڤە پەیکەری حەزرەتە ئیسا وەک دەولەمەندیە جیهانی تێن قبولکردن ji ber vê jî herkes dixwaze bihêt bibînît. ئەمرێ تەلەفەرێک و دوچە ژۆر ji پێکەرە مەسترە. دی یەکەم تەلەفەرێک di sala 1884 de dest pê kiriye û تەلەفەرێک 700 metre jor ve çiya Corcovado diçe ku pêker li vê de hatiye avakirin. Siwarbûna teleferêk bi xwe serpatiyekê ye. Wexta mirov digêje vir divê ku hinek pengava ser bikeve û şunda jî pêkerê çeleng diyar dibe. ئەو gelek jê hatiye ew yek ji hêbetiyên cîhanê ye. پر جوانە gelek tişt hene mirov dikare bibîne. Bilindiya pêkerê Hezretê îsa ku bi navê Krîsto Redentor tên naskirin 30 metroye ji bilê 8 metreya li bingeha vî. Milên pêker vêkirî 28 metroye. Di herê jorê de hemî Rio de Janeiro xuya dibe. Stadyuma Maracana, plaja Ipanema û navan de Rio. Lê efsûna pêkerê ku ji aliyê pêkersazê Polonî û Fransî Paul Landowski ve hatiye dizayn kirin, mirovan xwe heyran dihêle. Birasî ew ciwan e, balkêş e, em bi dîdna wê gelek keyfxweşîn. û bêşik kes naxwaze derbasê li vê cihî navdar bin û xwe re birhatinekê bigire ku bêje ez li vir bûm. Rûken Işık, Dengê Amerîka. و هێشتا ئەمریکی لەسەرێ لیستا وەرگرتنا میدالیانە لە ئۆلمپیکن ڕیۆ هەلبەت میدالیین زێڕی و میدالیین دیژی ژمارە 100 میدالیان ئەمریکا 35 زێر برنا، بریتانیا 22 میدالیین زیر یاتانە نابرنا، چینێ 20 برنا، ئەڵمانیا 13 میدالیین زێری برنا و رووسیا ژمارە 45 میدالیان کواتانە وەرگرتنە 12 میدالی برنا. هەلبەت چەند ڕۆژین دیژی هەر وێ ئۆلمپیک بەردەوام بن بەڵێن جبلی و ئەمریکا سەرێ لیستا هەندێک و زیێڕی دەبا ژمارە کێشەشی کێشیان چار جوانە یان چارژ ئەمریکیان کێشە دروستکردن لەگەڵ پۆلیسین بەرازیلی و نەها تێنە ڤەگەڕاندن و هەندەکاژی بەرتیژید ئەوە یانی وکوت بێژن غەرامەژیداوە چەندێن تێن دوهەیە بەرنامە کورت کنەکشن یا ئیرۆ هەتا ڕۆژا سێشەمە دیگەینەیەک هەر شاد و بەختەوەر بن خوداحافیز هەر شاد بن.